من وەکو خوێندکارێک لە پەیمانگەی هونەرە سلێمانی هاتووم بۆ ئێرە بۆ مشاهدە کە چالاکیەکم ئامادە کردووە بۆ ئەم قوتابخانەی کامیاران کە چالاکی گۆرانیە شانۆیشی لەگەڵایە کە بە هاوکاری دادەشیلان و مامۆستا بەرزان کە هاوکاریان کردوونە قوتابخانەیە پێم خۆشە سوپاسی ئەم قوتابخانە بکەم بەڕێوەبەری ئەو قوتابخانەی مامۆستا سەلاح و سەرجەم مامۆستانی ئەم قوتابخانەیە کە هاوکاریان کردوون بۆ ئەمڕۆ بۆم چالاکیە کە پێشکەشی ئەم قوتابخانەی بکەم.